سيد قطب رحمة خوای لێ بێ فەرمی بۆچی شەهید کابرای مجاهد بۆچی کابرای مجاهد بۆی نییە لە غەنیمەت هەڵگرێ یعنی بدزێ سيد رحمة خوای لێ بێ نقطەیەکی جوان باسەکە ئەفەرمی باشە ئەم مجاهدە لە سەرەتاوە کە چەکەکەی هەڵگرتو و چووە بۆ جیهادەکە بۆ خوا ساغ بۆتەوە دڵ و دەرونی پاک بۆتەوە لەبەر خاتری خوای گەورە ئەڕوا خۆی بدا بەکوشت سەروەتی و سامانی دنیا بەجێهێڵێ ئیتر چۆنەشە لە غەنیمەتەکە بدزێ باشە تۆ کە خۆت فرۆشتووە بە خوای گەورە مەغزەنێکی کلاشینکۆفچی هەڵیگری بۆ خۆت زۆر قسەیەکی جوانە لە سەرەتاوە تۆ خۆت بە خوای گەورە فرۆشتەوە و ئەجرەکەت دەستکەوتە خوای گەورە داوی تێ نرخەکەت وەرگرتووە ئیتر بۆچی لەولاوە محاولەیەکی ترەکەی کە شتێ بدزی و حرامێک بخۆی خوای پەروەردگارم شتانی زۆر زوو ڕۆشن کردوتو لەمەش ڕۆشن لە مسۆگەرەتی پاداشتی ڕەنج و هەوڵدان و ماندووبوون و نەخۆشی و تینوێتی و برسێتی کابرای مجاهد ئەوەیە کە خوای گەورە باسیەکە ئەم ئاەتە زۆر سەلوای دڵم بووە لە مەدای ژیانی خۆمالەوەتای بیستوم و ئەقلم پێشکاوە خوای گەورە فەرمە ذلك بأنهم لا يصيبهم ظمأ ولا نصب ولا مخمصة في سبيل الله ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح إن الله لا يضيع أجر المحسنين ولا ينفقون نفقة صغيرة ولا كبيرة ولا يقطعون واديا إلا كتب لهم ليجزيهم الله أحسن ما كانوا يعملون چەند خۆشە سەیریکە بزانە چەند شتیایە کە هەمووشی بە عمل صالح مقصودیشە بۆچی ئەفەرمێ عمل صالح چونکە دائما فەرمێ الذين آمنوا وعملوا الصالحات إلا الذين آمنوا وعملوا الصالحات ئەفەرمێ ئەوە لەبەر ئەوەی کە ئەو کەسانی لە پێناوی خوادا لە جیهادان هەر سەختیەکیان بێتە ڕێ هەر تینوێتیەک هەر برسێتیەک ئەمە سێ هەر ماندووبوونێک ئەمە چوار هەر نەخۆشیەکیان لە ڕێی خوادا بێتە ڕێ ئەمە پێنج بەکردەوەی چاکە بۆیانە نووسێ بچنە هەر شوێنێکەوە کە دوژمن پێی ناخۆش بێ ئەمە شەش ڕقی پێی هەستێ ئەمە حەوت ئەمان کردەوەی چاکیان بۆ نووسێ ئەنجا هەشتەم هەر زەربەیەک لە دوژمن بن هەر بەکردەوەی چاکە بۆیانە نووسێ خوای گەورەش پاداشتی چاکە کاران بزر ناکە ئەم کەسانە هەرچی شتێک لە پێناوی خوایە ببەخشن ئەمە نۆیەم زۆر بێت یاکەم هەر بۆیانە نووسێ ئەنجاوەرە بۆ دێم بەناو هەر دۆڵ و سەرگرد و چیایەکی شابڕۆن هەر بەکردەوەی چاکە بۆیانە نووسێ بە جوانترین شێوە پاداشی کار و کردەوەکانیان وەرەگرنەوە چەند خۆش ذلك بأنهم لا يصيبهم ظمأ ولا نصب ولا مخمصة في سبيل الله ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح إن الله لا يضيع أجر المحسنين ولا ينفقون نفقة صغيرة ولا كبيرة ولا يقطعون واديا إلا كتب لهم ليجزيهم الله أحسن ما كانوا يعملون لەگەڵ ئەمەشە پێویستە مسلمان بزانە کە هەر کەسێک جیهادی کرد و دەستکەوت و سەرکەوتنی بە نەسیب نەبوو پاداشی لای خوای گەورە زۆرترە